بەڵێ بەڕێزان جارێکی تر بە خێراتنتانەوەکەینەوە بۆ یەکەمین ئەڵلقەی بەرنامەی بەکراوەیی جارێکی تر بە خێراتنی مامۆستا ئازاد تۆفیق چاودێری سیاسی مامۆستا هاوژینی مەلا ئەمین مامۆستای زانکۆ مامۆستا ئارام سعید میدیاکار هەروەها بە خێراتنی میوانەکانی تریشەکەم لە ستۆدیۆ کە لەگەڵمانە ئامادە بوون و کەمێکی تر بواریان بۆ ئەڕەخسێنم بەشداری بکەن لە بوتوێژەکانە بە دەربڕینی ڕاوسەرنجی خۆیان. مامۆستا هاوژین مامۆستا ئازاد مامۆستا هاوژین پێش ناوبڕەکە فەرموو ببوورە ویستم بەگشتی ئەو تێبینێ بڵێم کە فەیسبوک و ئەو بە شێوەیەکی گشتی ئەنتەرنێت تا ڕادەیەکی زۆر کەناڵێکە بۆ پەیوەندی بۆ کۆمیونیکیشن ناکرێت بە تەواوی لەگەڵ ڕاگەاندن بەراوردی بکەین. ڕاگەاندن شێوازێک لە شێوازەکانی کۆمیونیکیشنە هەموو کۆمیونیکیشنێک هەموو تەواسول و پەیوەندیەک هەموو گۆڕینەوەی هەواڵ و زانیاریەک و هەموو کارلێک و با بڵین پەیوەندیەک ناچێتە چوارچێوەی ڕاگەاندنەوە. ڕاگەاندن جۆرێکی تایبەت و دیاریکراوە لەبەرەوەی مامۆستا ئارام ئاماژەی پیامیش ئاماژەم پیایەوە جارێکی تر وەکو هۆیەک لە هۆیەکانی گەیاندنی هەواڵ و زانیاری کە ئەویش بە جۆرێک لە جۆرەکان ئەزانی ئەوەش ڕەنگە ئەوەش لەبەر ئەو فەراغی نەبوونی میدیای ئازادەیە کە هەندێک لە خەڵک لەم کاتی قەیرانەکانە پەنا ئەبەنە بەر ئەو جۆرە کەناڵانەی تر بەدڵنیاییەوە ئەنجا شتێک تێبینێکی تر کە ئەمیش بیڵم بریتە لەوەی کە ئێمە نابێتەوە حەقیقەتەش فەرامۆشکەین کە بینەر وە گوێگر خواستێک یاخود حەز و داخوازیەکی تایبەتی و دەرونی خۆی هەیە بۆ بیستنی هەواڵی تۆقێنەر بۆ بیستنی با بڵین هەواڵی ناکاو بۆ هەندێک هەواڵ هەیە کە نامەلوفن نائاساین خەڵکی بینەر حەزەکە گوێی لێبێ حەزەکە ببینێ خەڵک بینەری زۆر و زەبەنەی فیلمی ترسناکمان هەیە ئێمە فیلمی ئەکشنمان هەیە خەڵک حەزی لە شتی و ڕوژێنەرە حەزی لە شتی زەقە حەزی لەوەیە کە با بڵین هەواڵ و ڕووداوی کوتوپڕ و مەلوف ببیسێ بەڵام ئەمەشەوە ئاکات کە تۆ چۆن لە ڕێگەی ڕێکەناڵەکانی ڕاگەیاندنەوە هەواڵە نامەلوفەکان و هەواڵە ترسناکەکان و هەواڵە تۆقێنەرەکان بە شێوەیەک ئێنیتە خەڵک کە نەیان تۆقێنێت و نەیان ترسێنێت و باری سایکۆلۆژی و باری دەرونیان نەباتە دۆخێکی ترسناک و خراپەوە و لە هەمان کاتیشا بتوانن کە حەقیقەتەکە خۆی ببینن و حەقیقەتەکە خۆی ببیسن و بتوانن چۆن یارمەتی بینەرە دەیت کە بتوانێت لێکدانەوەی عەقلی دروستی خۆی هەبێ بۆ ڕووداوەکان. بەڵێ باشە مامۆستاگیان دەبا من پچمە لای مامۆستا ئازاد مامۆستا ئازاد پێش ناوبڕەکە مامۆستا هاوژین ئاماژەی بەوەیە کەوە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنی حیزبەکان تەنانەت بە ئۆپۆزیسیۆنیشەوە کار بۆ ئەژیندای سیاسی خۆیانەکەن. لەبەر ئەوەی ئێمە قسەمان لەسەر ڕۆڵی میدیا لە کاتی قەیرانەکاندا بە کەمێک ئاماژە بە ئەم قۆناغی ئیستامان بین بە تایبەت لە حەڤەی مانگەوە تەنانەت بینیشمان ماوەیەک بەر لە ئیستا چۆن یان ئەم چەند ڕۆژەی دوایی چۆن کۆمەڵێک لە هۆکانی ڕاگەیاندن نیان هێشت بڕۆنە بەر دەرکی سەرا کە ئیستا بە ناوی سەرای ئازادیەوە ناسراوە ئەوانیش لە بەرامبەر ئەو کاردانەوەی خۆیانیان بە شێوازێکی تر دەربڕی ئەمە وای کرد کەناڵەکانی خەڵک لە کەناڵەکانی ڕاگەیاندنی حیزبەکانەوە جۆرێک هەواڵ ببینێ و ببیستێ لە کەناڵی تەلەڤیزیۆنە میدیا کەناڵەکانی ئۆپۆزیسیۆنەوە جۆرێک لە هەواڵی تر ببیستێ باشە ئەم جۆرە ئەم شێوازە لە کاری میدیایی و لە کاری تێکەڵکردنی کاری میدیایی و حیزبی و کارکردن بۆ ئەبژیندایەکی سیاسی ئەمە لێکدانەوەی لای جەنابەت چۆنە؟ ڤینۆس من پێم وایە ئێستا شەڕێکی سیاسی هەیە بەڵام ئەم شەڕە میدیایی کات ئەم شەڕە سیاسی کێسە لە کوردستانە هەیە لە دوای دەرچوونی یەکەم بەیاننامەی 21 گۆڕان لە 21 حەوخاڵێکەوە ئێستا میدیا ئەم شەڕەیەەکە جا میدیا بە میدیای سێبەرەوە بە میدیای ئەهلیەوە بە میدیای حیزبیەوە بە میدیای حیزبی ئۆپۆزیسیۆنیشەوە هەر هەبووی بەدەر نین لە سەهوماتیان لەناو ئەم شەڕە ئینکاری ناکرێت میدیا دەورێکی گرنگ و دەورێکی ئەساسی هەیە دەورێکی گرنگ و دەورێکی ئەساسی هەیە لە چی لەوەی کە بتوانێت بەڕەخنەی جدی بتوانێت بەڕەخنەی معقول بتوانێت بەدەستکردن بە چاوی دەسەڵاتە بەڵام حقیقەتیش پارێزێ منطقیش بپارێزێ با بڵین بۆ سبقێکی سەحافی کە دوایی پۆزش هێنێتەوە بۆ تیراژێک کە دوایی سێرەکەی ئەو تەورتەسیری نیە خۆی نەخاتنە ئەو مەعمایەوە لە مێژووی سبەینە 22 نیسانە باشە هەندێک جار هەر لە کاتی ئەو تەنگژانەیە ڕەخنەگرتنێک یا پڵاوکردنەوەی هەواڵێک کاردانەوەیەکی زۆر لە بەرامبەرەوە ئەبینیتەوە ئەبینی ئەبێتە جۆرێک لە یعنی قبولی ناکەن لە یەکتر جۆرێک لە کاردانەوە و
هەندێک جار قسەی ناشرین ڕخنەگرتن ینی لە بستنویەکەوە دەست پێ ناکە بینەسخان مەسەرەن لە 25 حوتا پێش 25 حاوێزی سیاسی هەبووە مەسەر کەناڵی هەبووە جەریدەی هەبووە سایتی هەبووە ڕخنەشی گرتووە دەسەڵاتیش ئەبێ قوبولی کا بە خۆشی خۆی نییە قوبولیشی کردووە لە ناو نەتیجەی ئەو پرۆسەیەشا مەسەر ئەو هێزە سیاسی بۆ بە واقعەیەکی سیاسی و بۆ بە دیفاکتۆیەک و یەک لەسەرسی نمایندەیە ناو پەرلەمانی کوردستانە بێ حورمەت لە دەنگی لە ڕێی لە بۆچوونی ینی ڕخنەی جدی هەیە و ڕخنەی منطقەیە بەڵام ئێستا لە دوای بستنویەکەوە میدیا تەوزیع بووە ینی من ئێستا بە سەراحەت دێرم ئەم کاکانی کە لێرن هەندێکیان لەوانەیە بە حەزەرەوە برن بێن بۆ ئێرە یان کاتووە لە باشە من بچم لێ لەسەر چ ماڵم لەسەر کوێ لایەنم باشە بۆچی میدیا وای لێبێ ئەگەر هەچ کەس دەمی کردو یا بۆنی گۆڕانی لێبێ یا بۆنی یەکێتی بێ یا پارتی بێ یا کۆمەڵی یاگرتو بێ با میدیایەکە بێ لە دەروی ئەمانە ئەگەر بێت و باشە بۆ نییە ئێستا بەتەواڵم 22 نیسان سبێنە ساڕۆژی یومی سەحافی کوردیە یعنی لە جردی کوردستان کە یەکەم جردی ئەهلی بووە لەوانەیە ئەم کاکانی کردێت دانیشتوان خوشکانە بە وابزان جردی ئەهلی لە ڕۆژۆ دەستپێکای لە ساڵی 2000 هەوڵاتیەوە نەخێر ئەسڵەن جەریدەی کوردستان و یومی سەحافی کوردی بە ڕۆژنامە ئەهلی دەستپێکە یعنی لە 1970 کە دروستە بێ ڕۆژنامەی کوردستان ڕۆژنامەیەکی ئەهلی عایدە بەدرخان دەرێکن نە سوڵتەیە و نە دەسەڵاتە و نە ئیلی ئاخریشی کە هەمووی ڕەشینەکەن ئێستا ئەبێ میدیایەکە بێ میدیایەکی مەوزون بێ میدیایەک هەبێت بە دەستکا بە چاوی دەسەڵاتە دەسەڵات بێنتە سەر چۆک و میدیایەکیش هەبێ میدیایەکی مەوزون بێ بە ئۆپۆزیسیۆن بڵێ ئۆپۆزیسیۆن ناکرێ ئەم وڵاتە یعنی گڕۆپێکی تیان نیە من نمونێ بە تۆ بڵێم ئەو میدیای ئۆپۆزیسیۆنە کە خۆی بە میدیای خەڵکە زانێت باشە میدیای ئۆپۆزیسیۆن میدیای خەڵکە بە کەناڵ و سایت و جەریدەکانیانەوە کەی شێوە لە شەوە وتیان تکاتان لێەکەین هاوڵاتیانی خۆشەویست گڵۆپی بکوژێنەوە خۆمە ڕەتی بێچێتی و پارتیۆنی کەیشە ڕۆژان لە جدێکە ڕێکلامیان کرد هاوڵاتیانی خۆشەویست تکایە هەوڵ بدەن کەمترین ئاو بەکاربێنن خۆمە قازانجیە من لەبەرەوە میدیای ئۆپۆزیسیۆن و میدیای دەسەڵات زانی لەبەر ئەوەی میدیای ئازاد ئێستا ناتوانێت هەبێت ئەگەر هەبێ سووتێنن وەکو چۆن نالیان سووتان لەبەر ئەوە بەڕاستی ئێستا میدیای معارەزە میدیای ئۆپۆزیسیۆن ناتوانێت ئیش بکات لەم شارەیە کە بەم هەموو دەنگدەر و هێز و لایەنگرەوە کە هەیە لە شارەکان ناتوانێت بە ئازادی ئیش بکات ناتوانێت بڕات ئێستا سلێمانی داگیر کراوە بۆ نمونە هێزێکی سەربازی زۆری گەورەی بۆ هێنراوە فەرموچ میدیای غەیری میدیای دەسەڵات دەتوانێت بچێت تەسویر بکە بەس ئەوان نتوانن تەسویر بکەن لەبەر ئەوەی میدیای ئازاد ناتوانێت ئیش بکە میدیای ئازاد ناتوانێت هیچ بوارێکی ئیشکردن و دەرفەتێکی نییە بەڕاستی وەزیفەی میدیا لەم کاتێک کە ئەم قەیرانە دروست بووە باشە کاردانەوەی میدیای ئۆپۆزیسیۆن چۆنە بۆ ئەمە من بەڕاستی بۆیە زۆر جار ناچمە سەرلایەنە تیۆریەکان و باز لە مەسلەی ڕۆڵی میدیا و ئەرکی میدیا بەلایەنە تیۆرەکەی بکەین لەبەرەوەی ئێستا ئێمە بە قەیرانی کاتیە پەڕین ئەم قەیرانە کۆمەڵە شت فەرزەکە بەسەرمانە کە بەڕاستی قسەی لەسەر بکەین کە زۆر مهمە ینی ئێستا کەناڵی پەیام کە کەناڵی معارەزێ دوو ڕۆژە خەڵک چۆتە دەوری پارێزێ لەبەرەوەی هێزێکی ئاسایش لە دەوری جێگیر کراوە ئێ باشە ئەگەر ئەمە کەناڵی معارەزە بێ و لایەنگری هەبێ و خەڵکی بێ معڕز بێ بۆی کە هێرشی بکرێتە سەر ئیتر تۆ چۆن ئەتوانی میدیای ئازاد چۆن ئەتوانی ئیش بکات چۆن باری ئیشکردنیە بێت کاک ئارام حەزەکەم ڕخسەتتان لێ بخوازم ڕخسەتتان لێ بخوازم تێبینی کورد کە بەڕاستی ڕەنگە تەفسیرێک بە بۆ ئەو دۆخی کە ئێستا هەیە بە شێوەیەکی گشتی کێشەی گەورەی میدیای ئۆپۆزیسیۆنەوەی پێوترێ میدیای ئۆپۆزیسیۆن با بڵین ئەوەیە کە ناتوانێت بە باشی وە لە نزیکەوە بڕێگای پێنادرێ ڕووماڵی باشی ڕووداوەکان بکات وە لەلایەکی تریشەوە میدیای دەسەڵات بە تایبەت لە دوای حەڤەی شوباتەوە بەڕاستی بۆ بە میدیای پەرچەکردار ئەمەش کاریگەرێکی زۆری هەیە لەسەر ڕوخساری ئەم میدیایە و لەسەر ئینتیباعی بینەر لەگەڵی و لەسەر با بڵین هاتنەوەی بینەر لەگەڵی و لە ڕاستیشا کاریگەرێکی زۆری هەیە لەسەر کۆی ئەو پەیامە ئەعلامیە ئەو پەیامە میدیایی کە ئێوە بیگەێنە بە بینەران کەناڵەکانی سەر بە دەسەڵات لە دوای حەفتەی شوباتەوە تا ڕادەیەکی زۆر خەریکن کە هەواڵی دیکە بە درۆ ئەخەنەوە و با بڵین کەناڵی پەرچەکردارن ئەمەش کاریگەری زۆر هەیە لەسەر شێوەی ئیشکردنیان بە بڕوای من ئەدایان پێش ئەوەی ئەو ڕووداوە و پێش ئەوەی کە ئەم دۆخە ینی بکەون نام دۆخەوە کە بن بە کەناڵی ببن بە ڕاگەیاندن و میدیای پەرچەکردار زۆر باشتر بوو لەوەی کە ئێستا تێیکەوتون ئومێدەوارم تەجاوزی بکەن بەش بە حاڵی خۆم ئێمەش ئومێدەوارین مامۆستاگیان زۆر بە کورتی بۆی بواریش بۆ میوانەکانی ستۆدیۆ سووتانی کەناڵی نادیا مودانە لای من تاسە یەسک بۆ ئەو شەوەی کە ئەم کەناڵە ئێوارەکەی من لێرە بووم
ولا ناو مقابلێکی زیندوی ئێرا پێ تا پێوەکردم ئەو کەناڵە هەر لێوا قسەم لەسەر ئەوە کرد کە تادی دەکرێن مدانە ئەوەیشێکی نادیموکراتیشی نابۆدیێنە با کەس بەرمزایەتی پێوە نەکەی هاتنی پۆلیسی هاتنی پێشبەکە ئاسایش بۆ کوردستان کاتە لە 21 و لە حەفەی دۆ لە شێلم فرۆشێکەوە بۆ ئوتێلێک کە چەند فەرقیە نە عەیش ماوە نە کاسبی ماوە نە ژیان ماوە نە ئارامی ماوە وانێ بەعکسە و دوو ڕۆژە نەماوە کە جێشەکەتان هێناوە دوو ڕۆژە کاکە پارەشتا و 2000 کەس لە ئێران و هاتووە بۆ سلێمانی بۆ نەورۆز ئەمساڵ 2000 کەس هاتووە بۆ ماڵەکان هاتووە ئوتێلەکان چۆڵ بوون ئەوە بەرپرسەرەوە ئەوە هەوادارانی گۆڕان ئەندامەکانی یەکگرتو ئەندامە حیزبەکانی ئەی وەڵام نەدانەوەی دەسەڵات نییە دەسەڵاتی بەڵێ ئێوە تەقەکەرەکان بۆ تەسلیم ناکەن حکومی وەڵامی داوەتەوە بەردەتی خەڵک ئازادە لە مزارەکردن بەڵام بەدەنگەوە لە سۆماڵەوە بۆ سوید ئەبێ ئیجازە وەرگری و ئەبێ شوێن و جوگرافیا و مەکانی بەڵێ کاک ئازاد ڕێگەم بێ بۆ سەردەمی بەڵێنی شەفەهی و بێدەنگی ئۆپۆزیسیۆن بەسەر چووە بەڕاستی ئەوەی کە بڵێنی شەفەهی بن و بڵێن ئەواکەین و ئەواکەین واکەین یەک ئیجراعات تا ئێستا نەکراوە لە حەفەی دووەوە یەک زەلاملانی تەقیان کردو تا ئێستا تەسلیم نەکراون ئیتر تۆ چۆن ئەڵێی کراوە حکومەت وەڵامییانەوە وەڵام قسەیە قسە منیش توانم بیکەم مامۆستاگیان ئێمە دیسانەوە جارێکی کە ئاڕاستی بابەتی بەردامەکەمان گۆڕی هەڵبەتە خۆی ئەم بابەتە وایە لە قوپۆپی بابەتی تری لێبێتەوە من حەزەکەم هەر لە چوارچێوەی بەرنمەکەی خۆمان بابەتەکەی خۆمانەکەویش ڕۆڵی میدیا لە کاتی قەیرانەکانە ئایا میدیای کوردی لە ئاستی بەرپرسیارەتی ڕاستەقینەی خۆیان ڕۆڵی گێڕاوە لە کاتی قەیرانەکانە فەرموو بێ زەحمەت ئەو مایکە لەکوێیە بەڵام زۆر بە کورتیە زانانی کە کاتی بەرنمەکەم زۆر کەم ماوە بەسەرچاو من تێبینیم لەسەر کۆی قسەکانی بەڕێز کاگازات هەیە لەسەر ئەو توانانی کە باسی کرد بەڵام بە کورتی تێبینیەکەم لەسەر کۆی ڕاگەیاندنی حیزبەکانی دەسەڵات هەیە بە ڕاگەیاندنی تەلەڤیزۆنی و لێدوانی بەرپرسەکان و هەموو ئەو بەیاننامانی کە دەریشەسن من لەوەیە تەشخیصەکەم کارکردنی دەسەڵات بە میتۆدی بیرکردنەوەی دوو جەمسەریە ئەم میتۆدەکە لە چیەکە لە یەک کاتە ڕەش بتوانین بە شتێک بڵێن ڕەش و سپیشە بۆ نمونە ئەمە دابەزیێتەوە خوار هەموو ئاستەکان ئەو تەختیەکردنە ئەعلامی ئەم بۆ ئەحداسەکان باسیەکان ئەبینیت بۆمبی دەنگیە تەقێتەوە ئەڵێت ئەمە تەقینی محاویلەیەەکە لە بەیاننامەیەکە جوابی معارەزە ئاياتەوە ئەڵێ ئەمانە دەستی دەرەکی و ئەمانە مووقیفیان لە شۆڤێنەکان نزیکن لە هەر لە عینە بەیاننامەیە کار لەسەرەوەکە ئاڵێ ئەم لە سێ جێگا داوای دانیشتن لەگەڵ ئەم هێزایەکە بۆی بە کورتی من باسیەکەم کارکردنی میتۆدی بیرکردنەوەی دووجەمسەری لە هەموو میتۆدەکانی تر خەتەرترە تۆ بەخۆ بڵێ من ناوی خۆ بنێ بڵێ من دەسەڵاتم دەسەڵاتی معارەزە معارەزەی بەڵام ئەم لە بینی هەردووە تەرەکە یاریە دەست خۆش زۆر سپاس گەیشت فەرموو سپاس شەین کەریم ڕۆژنامەتین ئەمەوە بڵێم کە ینی منیش بە هەمان شێوە تێبینی قسەکان کاگازات هەیە میدیای ئەهلی من پێم وایە ئەگەر بوونی نییە بەڵام هەوڵەکەیە بۆ بوونی و لە سەرەتای ڕۆژنامەی یعنی دەرچوون یەکەمین ڕۆژنامەی کوردی کە ڕۆژنامەی کوردستانە ئەو ئازاد نەبووە و سەر بەی تحال و تەرەقی بۆ لە یەک نووسینگای دەرچوون زۆریش باڵکە لەسەرەوە هێو زۆربەی ڕۆژنامە بڵێن نووسەرانیش باسان لەوە کردو بەڵام یەک تێبینی یەک پرسیارە ئەو هاڵم کە بۆ نمونە میدیای حیزبی گە میدیای حیزبی وەرگرین سەرجەمی و هەواڵانە بەتایبەت دەگەر هەواڵ وەرگرین ئەو ڕێژەی هەواڵانەی کە دەرەچێت لە ڕۆژنامەیەک بوونەوە لە اختیباسێکا بوون منە کوردستان نێوەرگرین بە بەراورد بۆ هەواڵانی کە بڵاوکرێتەوە کە پشتیوانی دەسەڵاتەکە چەنە ئایا توێژینەوە لەسەر ماکرێ کێشەی ئێمە کێشەی سەرەکی ئێمە سەر بەخۆی نەبوونی میدیایە و نەبوونی توێژینەوەیە و نەبوونی هەوڵێکە بۆ ینی ئەو هەوڵێکە هەیە پەری پێنادێ و دەسەڵات نایڵێ ڕێگەی بێ بۆ سپاس دەست خۆش گەیشت اسمان سعدی ڕۆژنامەنووس منیش تێبینی لەسەر میدیا بە شێوەیەکی گشتی من ئێمە ئانیەوێ ئەو بزانین حقەتە میدیا حیزبیش هەیە بەس پرسیارەکەم ئەگەر لێ بکەی بێ زەحمەت کاتەکە زۆر کەمە میدیا حیزبی مشکلە نییە هەبێت لە هەرێمی کوردستاندا بەس بڵین ئەو میدیاکارانی ئەو ڕۆژنامەنووسانێکی ئیش لە میدیا حیزبیەکەن پێویستە بە شێوەیەکی چاواشەکارانە ڕووداوەکان لە حەدەستەکان نەگوازنەوە ئەنی ئەمە کێشەی ئێمە لە هەرێمی کوردستانە خاڵێکی تریش مەسەلەی من کاگازات باسیەوەی کرد کە ینی باسی ڕەشوسپی کرد معارەزە میدیای معارەزە جەنابیشی باسیەوەی کرد کە ئێستا ینی بە هەمان شێوە بە هەمان میتۆد قسەی کردەوە کە ڕەشوسپی ینی دابشکردەوە بەسەر میدیا
معارزەکانە جارێکی تر وتی ینی هیچ میدیایەک نییە کەەوە ینی باسی ئەوەی کردبێ کە کارەبا لە هەرێمی کوردستان مەسەلە گڵۆپێک بکوژێتەوە یاخود بەلوعیا و بگیرێتەوە من بە پێشەوانەوە چەندین میدیا حیزبی بڵین معارزە هەیە باسی ئەویان کردو چەندین جاریژانی باشە دەست خۆش هینەکە و گەیشت بیە بەڕێزە دقی ئاکۆ محەممەد یەک پرسیار لە کاگازات سەریع ئەم شەو خۆم سێری ڕاگەرنەکانی دەسەڵات و معارزەم کرد ئەوانەی دەسەڵات دەیویت کە مەحساب بۆ سەربازانی چوونەتە ناو بازار و بڵاوبوونەتەوە ژیانی ئاسایی بۆ خەڵک گەڕاوەتەوەمانە ئەوانەی معارزانم نووت خەڵک بە زۆربەی بەوانەوە دوکان و بازاری داخست و ڕەبەژیری دروست بووە ئێستا من لەگەڵام بینەر باوەڕ بە کامیان بکە دەست خۆش باش ئێستا بەڵێ من ئەمە پیرۆزبایی ڕۆژنامانی کوردی ساڵیاتی ڕۆژنامانی کوردی لە سەرجە میدیاکاران بکەم مامۆستا ئازاد مامۆستای من بۆ شانازی پێواکەم بەڵام بۆ شەڕی میدیا ئەبیتەوە بە شەرعیەت پێدان بۆ ناو کورسیەکانی پارلەمان لە کاتێکا شەڕی میدیاکاران شەرعیەت پێدەی ئەڵێ ئەمە لایەنی زۆرینین بۆیە شەڕەکان بۆتەوە شەڕی میدیا لەلایەک حقیقەتی شەڕی میدیاکاران بە فۆتۆ لامە کە میدیاکاری ناو دەسەڵات بەرد ئەگرێتە خۆپشاندەر و تەقەش لە خۆپشاندەر ئەکا بە فۆتۆ لامە بە بەڵگەوە کە لە فۆتۆی خۆما دەرکەوتووە مامۆستا هاوشین باسی لەوە کرد کە ئۆپۆزیسیۆن ناتوانێت زانیاری تەواو بەدەست بهێنێت ئایا ئەمە ناگەڕێتەوە بۆ نەبوونی هۆشیاری هەم لە ناو کۆمەڵگایە هەم لە ناو هێزە ئەمنیەکانە کە ئاشنانین بە میدیا ڕوبەڕووی میدیاکارە وەستنەوە بە برینارکردنی چاوی منیشەوە نەوەستاون تا دەستگیرکردن و ئازاردانی تەواو دەست خۆش لەو ریزەش پرسیار هەیە با ئەوان بیکەن دوای گەڕێمەوە لای ئێوە فەرموو باشە بەڵێ بە تەواویکە با ئەمان بەشداری بکەن و دوای یەمەوە بۆ لە فەرموو یەک پرسیار هەر یەک پرسیارم خۆکراتە لێکستان بەخێرانی ماوەسارامەکەم وەڵام بزانم میدیای ئۆپۆزیسیۆن بۆ ناتوانێت بە جدی هەوڵە ئیشکات لە ناو کۆمەڵگا ناتوانێت هەچەندە بەشەکە لە خەمەکانی خەڵک بەڵام لە کاتە بارگەشتەکانی هەرێمی کوردستان ناتوانێت هەوڵەکان خۆی بگوازێتە بۆ نمونە لە 29 یەک و هەڤی شوبات و کە ئێستا گۆڕەپانی ئازادی وە گۆڕەپانێکی مەشقکردنەوە گەیشت دەست خۆش فەرموو ڕۆژان خوێنکاری زانکۆم ئێمە بێ بەلامانەوە ئاسایی بێکە کەناڵەکانی ڕاگەیاندن دابەش بوون بەسەر ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتە چکە ئەمان هەریەکان ئەرکی خۆیانێ لە ناو حکوومەتە کەواتە کەناڵەکانی خۆشیان بە پێوەرکاڵەستن کە خۆیان هەیەە و کاگازات باسی لەوە کرد کە ئەبێت کەناڵی بێلایەن هەبێ من پێم وایە کەناڵی بێلایەن ئەگەر هەبێ قوبوڵ ناکرێت چکە نمونەی زیندومان هەیە دوای ئەو باس لەوە کاکە هەبێت ئایا پێوەەر چییە بۆ ئەوەی کە کەناڵێکی ڕاگەیاندنی بێلایەنمان هەبێت دە باشە من زۆر داوای لێبوردن لە هەمووتانەکەم چکە بەرنامەکە کۆتایی هات و کاتەکەی زۆر کەم بۆتەوە زۆر بە خێرایی مامۆستا ئەزانم بەڕێستان هەمووتان پرسیارتان هەیە من ئیشەڵا حەڵقەی داهات حەڵقەی تری لەسەر ئەکەین فەرموو مامۆستا زۆر بە خێرایی مامۆستاگیان ئەمریکا لەگەڵ ڕوخانی مصرایە لەگەڵ ڕوخانی سعودانیە ئەوە دوای 20 ساڵی کردێکیەکەی نەخە لەگەڵ ڕوخانی سعودا بێت لەگەڵ ڕوخانی لیبیا نابێت میتۆدی سیاست دووجەمسەری بیرکردنەوەی دووجەمسەریش منهەجێتی دووجەمسەریش بیرکردنەوەی دووجەمسەریش لە سیاسەتدا واریدە ئیشکالێک نییەوە لەبەرەوەی کاتێک بەرنامەکەم زۆر کەم بۆتەوە ئێمە ئەو میدیای کوێ ئازادە لە بەدەری ساجگە لە پەیام و کەێنی نووسێنی لێ نەبێت ئەو میدیای کوێ ئازادە کە نوێنەرەکەی لە پەرلەمانی عێراق بڵێ ئێمە ناڕێ دەستوەرداری دەرەشی مامۆستاگیان دەست خۆش مامۆستاگیان بە کاگارامی باش من بەڕاستی دوو ملاحەزەی کورتمێ لەسەر ئەو برادرەوتی میدیای ئۆپۆزیسیۆن ناتوانێت هەموو سەرا بە تەواوەتی هەمووی نەکردووە ڕاستە لەبەرەوەی تەسەوەرێکی هەڵەیە گەر پێمان وابێ ئەو شەقامەی کە لە سەرای ئازادی بوو بریتی بێ لە ئۆپۆزیسیۆن چونکە ئەوە هەموو ئۆپۆزیسیۆن نییە بەشێکی ئۆپۆزیسیۆن چۆتە پاڵ شەقام نەک شەقامات بێتە پاڵ ئۆپۆزیسیۆن ئەمە یەکی چەند دووهەمیشیان لەسەر بەڵێ لەسەر لە میسر گەنجێک لە بەردەمی تەلەڤیزۆنا بوو لە کاتی لە حەزاتی ئەخیرا وتی ئەم تەلەڤیزۆنانە تەلەڤیزۆنە حکوومیەکان لە هەجە و قسەکانیان گۆڕی بەڵام بەداخەوە بعدە فەواتل ئەوان لە دوای کاگارامگیان زۆر سپاسی بەڕێستەکەم زۆر داوای لێبوردنەکەم ئەم بابەتە بابەتێکی زۆر حەیەوی و گەرم و گوڕە ئەکرێت چەند ئەڵلقەیەکی لەسەر بکەین من سپاسی ئامادەبوونتانەکەم مامۆستا ئازاد تۆفیق چاودێری سیاسی مامۆستا هاوژینی مەلا ئەمین مامۆستای زانکۆ مامۆستا
ئارام سعید میدیاکار هەروەها سپاسی هەموو ئەو بەڕێزاناکەم کە لە ستۆدیۆ لەگەڵمانە ئامادە بوون بەڕێزان هەتا هەفتەی داهات و بەرنمەیەکی تر و تەوەرێکی تر پێتان نەگەمەوە خواتان لەگەڵ.